خاتون لەنجە لە سەرهێڵی تەلەفۆنە فەرموو. بەڵێ فەرموو. مامۆستا سەلام عەلەیکوم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه خوشکی من. وەڵا الحەمدوللا لەخوا بەزیاد بێ ئێوەش باشن دادەگیان. سویدا تەلەڤیزیۆنێکم کە تەلەڤیزیۆن یەک تۆس تەلەفۆنەکە دوو کتیارم هەیە. تەلەڤیزیۆنەکەت یەک تۆس کەی خاتون لەنجە لە ڕێی موبایلەکەتەوە باشتر لێک حاڵی دەبین بەسەر چاوپرسیار یەکەمت فەرموو. ئەرێم ئەگە حەی نەبیژن ئێستەراق بدرێن لە سەهیچی بەلاش یعنی لە قیامەتێ چیلۆکەم پاداشتی چییە ئەو شتانە. بەڵێ شتێک ینی بەبێ ئەوەی کە خەتایەک لە خۆیان شکبەرێ هاوسەرەکەی لێجێبێتەوە. هیچ خەتاچینە هیچیش خەتاچی نەبووی هەموو عالەمش شاهێدە لە هیچی بەلاش تەراق برا. زۆر حەزەکە بزانی لە قیامەتێ پاداشتی هەیە نیتی شتانە. باشە ئینشەڵا قسەی لەسەر دەکەم. ئەوی دیکە داکەم مردیە حەزەکەم دایمان بچمە قەبرستانی. چەند دەمێ مردووە خوالی خۆش بێ؟ چەندێکە مردووە چەند مانگە ساڵە چەندە؟ وەڵا سارە کوسێ مانگە بەس ئەمن بەردەوام ئەچمە قەبرستانی ینی ئەگەر نەچم لەوانێ ڕاست نەفسی ببم. ینی چەند دەچێت سەقەبران هەفتانە جارێک دەچی دوو جار دەچی چەند دەچی دادا؟ هەفتەی جارێک دەچی هەفتەی دوو جار دەچی؟ وەڵاهی هەیە ناوە ناکەم بگەت تۆ هەفتێ یعنی لە ئەمدا هەفتێشەچم حەزەکەم دایم بتمەسەر یعنی زۆر حەزم لێ بەسەر چاوی ئینشەڵا لەسەر ئەو بابەتەش قسەت بۆ دەکەم. بەڵێ مامۆستا مەمنونی. سوپاس دادەگیان خاتون لەنجە خوا ئاگادارت بێ. خاتون لەنجە فەرمووی ژنێک بە بەلاش تەلاق بدرێ لە قیامەتا پاداشتی هەیە ئەی چۆن؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک لەم دنیادا یەک خەمێک یەک پەژارەیەک لە ڕابردوو یان خەم بۆ داهاتوو یعنی خەمێک هەیە لە ڕابردوو ئازاری داوی ئێستا خەفەتی پێدەخۆی خەمێکی هێشتا نەهاتووە بەڵام ئاوانجی ڕەوات هەیە دڵی خوا تۆ بڵێ پێی بگەم ئاواتەکەت ڕەوایە شەرعیە دروستە ئێستا خەمی پێدەخۆی فەرمووی تەنانەت دڕکێک کە بە پەنجەتا دەچێت دڕکێک فەرمووی ئیلا خۆی گەورە پاداشتێک دەداتەوە و گوناهێکت لەسەر ڕەش دەکاتەوە پاداشتێک و ڕەشکردنەوەی گوناهەیە ئەگەر دەرزیەک دڕکێک بچێ بە پەنجەتا ئەگەر ئافرەتێکی بەڕێز کاتێک کە عیبێک لە خۆیان شک نابە خەلەل لەوەوە نەبووە هاوسەرەکەی بە بەلاش و بە ناڕەوا تەلاقی دەدا کۆشکی خێزانەکەی بە سەرادا ڕوخێنێ چه ئازارێکە باوەڕ ناکەم هیچ ئازارێک خوا پەناماندا لە ئازاری جیابوونەوەی خێزانی بە قووەتر بێ تۆ بڵێ ئەمە بێ پاداشت بێ ناوەڵڵا بەڵام ئەو خوشکە بەڕێزا هەوڵ بدا بەردەوام دەم بە زیکر و بە دوعا بێ هەوڵ بدا کە ئینشاءڵڵا بڵێ پەروەردگارە پاداشتی خۆم لە تۆ دەوێت دنیا هەر تێدا پەڕێ قیامەتم ئاوەدان بێ ئەرە وەڵڵاهی ئەم ژنە باشە کە لایەنی ئەخلاقی لایەنی دینداری لایەنی مێردپەروەری هەبووە بەڵام پیاوەکە هەر پێی رازی نەبوو دەم ناچار بوو جابەوە وەڵڵاهی لە قیامەتە خوای پەروەردگار سەر پشکی دەکات بۆ ژیانێک بەدڵی خۆی خوای پەروەردگار هەموو ئاواتەکانی دێنێتە جێ و هەر لەم دنیاشا خوای پەروەردگار بە ئیزنی خوای گەورە دەرگای ڕەحمەتی لێ دەکاتەوە ئەڵێ دایکم مردووە بەردەوام پێم خۆشە بچمە سەر قەبرا مادام دوو هەفتە جارێک هەفتەی جارێک بەڵام تۆ هەموو ڕۆژ بچێ سەر قەبران کار لە ژیانت دەکا ئەگەر مێرد و منداڵت هەبێ کار لە مێرد و منداڵ و میوانت دەکا کار لە تەندروستی دەکا بەڵام تۆ هەفتەی جارێک بچی دوو هەفتە جارێک بچی بۆ سەردانی گۆڕی دایکت وە سەر گۆڕستان جاری شش لە بەرنامەی خۆشەویستیدا ئاماژەم پێکرد ئەوە خۆشەویستیە بۆ دایک و باوەک بۆ ئازیزانێک کە مردوون بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە چوینە سەر گۆڕستان چارە نووسی خۆمان بەبی بێتەوە ئەوە دایکی ئازیزت بۆ بزانە لەم هەموو دنیا چی لەگەڵ خۆی برد بەس ئەم مەترە عەرزە کە ئەویشی وەقفی کەسێکە لە گۆڕستانە لێ دەنێژرێ کەواتە با ئەوەندە دنیا بە کۆڵا نەدەین وا بزانین قەت بەجێ نایاڵین زیارەتی گۆڕستان بۆ ئەوەیە قیامەتی خۆمان بیاد بقەوێتەوە و دڵنیاش بێ ئینشاءڵڵا سەلامەکانت بە دایکت دوعا خێرەکانت فاتحە خوێندنەکەت بۆی بەویست و ڕەحمەتی خوای گەورە دایکیش سوودی لێ دەبینێ و ڕوحەکەی پێی ئاسوودە دەبێ و تۆش وەفاداریە بۆ دایکی ئازیزت ئینشاءڵڵا خوا لە دایکی تۆش و لە هەموو ئیمانداران خۆش بێ بۆیە لەوێش ئەوەی خاڵە گرنگ و جەوهەریەکەی لە سەردانی گۆڕستانە بیرکردنەوەی قەبر و قیامەتی خۆمانە.